دیوارێکی درێژە لە نێوان جیهانی دەرەوە و جیهانێکی بچووک لە کەمپی ڕۆژی ڕۆژئاوای کوردستان. کەمپێک کە دانیشتوانەکەی هەڵگری ڕەگەزنامەی نزیکەی 50 وڵاتی جیاوازن. ژن و منداڵی چەکدارانی داعشن، دوای 10 ساڵ هێشتا چارەنووسیان نادیارە. ئاڵما ئیسماعیلۆف تەمەنی 43 ساڵە و خەڵکی سربیا و دایکی 4 منداڵە. دویان لە چەکدارێکی داعشی بۆسنی، دووەکەی دیکەشی لە 2 چەکداری عێراقی و سعودین. ئەو تامەزرووی دیتنی وڵاتی خۆیەتی، ئومێدی بەگەڕانەوە هەیە. دەتەوێ بگەڕێیتەوە؟ ئەگەر ئازاد بووی دەتەوێ چۆن بژیش؟ بەڵێ، دەمەوێت بگەڕێمەوە سربیا. ئەگەر ڕێگەم پێ بدەن دەمەوێت لەگەڵ منداڵەکانم بگەڕێمەوە. ئەمە خەونمە. ئێمە زۆر ماندوو بووین. لە ساڵی 2014ەوە لێرە دەژین لە نێو داعش. ماندوو بووین، خۆم و منداڵەکانم. ساجیدە عەلی تەمەنی 52 ساڵە، خەڵکی ئۆزباکستانە و دایکی 10 منداڵە. یەکەم قسەی ئەوە بوو دەبێ بیانگەڕێنەوە وڵاتەکەی. ئێمە سەرەتا لە تورکیا بووین. لە تورکیا گرانی بوو، کرێخان و شتەکانی دیکە زۆر گران بوون. دوای ئێمەیان گواستەوە ئێرە. من ساڵێک دانیشتم، تەنیا 1 ساڵ لەگەڵ داعش بووم. دوای سیرمان کرد کە هەموو هەڵەیە، زوڵم هەیە و دوای هاتینە ئێرە. من دەمەوێت بگەڕێمەوە لای دایک و باوکم. ئەوان بە تەمەنن، دەمەوێت باوکم ببینم. دایکم نەدیوە، نازانم بارودۆخی چۆنە. سلام علیکم. ئیلیسا واکف تەمەنی 36 ساڵە و خەڵکی ئازربێجانە. نەیوێرا لە دەرەوەی خێوەتەکەی قسەمان بۆ بکات. دەڵێت بەخواستی خۆی ئەم ڕێگایی هەڵنەبژاردووە و لە کاتی هاتنیان بۆ سووریا هاوژینەکەی فێڵی لێ کردووە. ساڵی 2015 هاتم بۆ سووریا. ناوی هاوسەرم جاوید حوسێنۆڤە. دەتەوێ بگەڕێیتەوە؟ گەڕانەوە؟ بەڵێ، دەمەوێت بگەڕێمەوە وڵاتەکەم. کچەکەم دەیەوێت بچێتە قوتابخانە. کچەکەم دەیەوێت ببێتە پزیشک. من بۆ خۆم بەرەک دووروم. دەمەوێت ژیانێکی نوێ لەگەڵ کچەکەم دەست پێ بکەم. هێشتا بەشێک لە ژنانی کەمپەکە نایەنەوێت بگەڕێنەوە وڵاتی خۆیان. تۆ دەترسی قسە بکەی؟ بەڵێ. بۆچی دەترسی؟ لە خەڵک، لە هەموو کەس. تۆ خەڵکی ماڵدیفی؟ بەڵێ. چەند منداڵت هەیە؟ 3. هەر لە نێو کەمپی ڕۆژ لە بەردەم دەرگای زۆنێکین کە ئیدارەی کەمپەکە بە زۆنە مەترسیدارەکەی ناودەبا، یاخود زۆنی باغۆزیەکان. پێیان باش نەبوو ئێمە بچینە ژوورەوە، چونکە گوتیان مەترسی هێرشتان بکرێتە سەر، بە هۆکاری ئەوەی کە هێشتا ئەو ژنانەی لێرن وەک ئیداری کەمپەکە دەڵێن بیری توند ئاژۆیان لە ئاستێکی زۆر بەرزماوەتەوە، وازیان لە بیری توند ئاژۆیی نەهێناوە. ئەو ژنانەی لێرن زۆربەیان ڕووسی، ئەندەنووسی، ماخریبی و تونسینە. بەپێی زانیاریەکان ژنانی ئەو زۆنە ڕێخستنی خۆیان هەیە بۆ پەروەردەکردن و پێگەیاندنی نەوەیەکی نوێ لەسەر هەمان ڕێچکەی باوکیان. لە کەمپی ڕۆژ 2201 ژن و منداڵ دەژین کە منداڵ 3 بەشی ئەم ژمارەیە پێک دێنێت. حتى وكانها بلحظة عم تيدجي تنقاشات سر كامبا روج نهات يكرن تشتك بيشا روجاوي راهي نخويايا نزل على اف بشتي احداثه هات يعني تدولتنا هات نتجمع ومال باطي خو نبرنا. دوای کەمپی هۆل کە هەسەدە جێیان هێشت و ئێستا لەژێر دەسەڵاتی سوپای عەرەبی سووریایە، ڕۆژ تاکە کەمپی ژن و منداڵانی داعشە لە ڕۆژئاوای کوردستان و لەلایەن شەڕڤانانەوە دەپارێزرێت. ڕەنجە جەمال، ڕوودا و کەمپی ڕۆژ.